عێراق جەخت لە پاراستنی سەروەریەکانی خۆی دەکاتەوە و هەروە دێ و داواکانیش بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانانیش لە وڵاتەکەدا زۆرتر دەبن هاوکاتی بەردەوامی بردومانەکانی ئێران و تورکیا لە عێراقدا. هەڵبژاردننی بەرایی کۆماریەکان لە ستانی ئایەوە کراو لەوێش دانەڵد ترامپ سەرکەوتێکی گەورەی بەدەستهێنا داواش لە ئەمریکایەکان دەکا یەکگرتوو بن و ئەم سەرکەوتنەش پێگەی ترامپی بەهێز کردووە بۆ هەڵبژاردننی گشتی. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ڕێبەرانی دیموکرات و کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکا گەیشتنە ڕێکەوتن بۆ پەسەندکردنی بودجەیەکی کاتی تا حکوومەتی ئەمریکا بتوانێت درێژە بە کار و ئەرکەکانی خۆی بدات. ئەم بودجە کاتیە ڕێگە بە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بایدن دەدا تاکو ناوەڕاستی مانگی سێی داهاتوو کاروبارەکانی خۆی بەڕێوەبەرێ لە دامەزراوە فێدراڵیەکانی ئەمریکادا. ئەم هەنگاوەی دیموکرات و کۆماریەکان بە چارەسەریەکی کاتیدا دەنرێ بۆ دابینکردنی دارایی پێویست بۆ بەڕێوەچوونی کاروبارەکانی حکوومەت. ژمارەیەک لە دامەزراوەکانی حکوومەتی ئەمریکا لە بەردەم ڕاگررتنی کار و ئەرکەکانیاندا بوون وەک دامەزراوەکانی تایبەت بە چاودێری ڕوونی و ئاشکرایی، دامەزراوەی نیشتەجێبوون و ژمارەیە لە دامەزراوە خزمەت گوزاریەکانی تریش. تا ئامادەکردنی ئەم هەواڵە هێشتاش دیموکرات کە زۆرینەی سیناتە و کۆماریەکانیش کە زۆرینەی ئەنجومەنی نوێنەرانن لەسەر دابینکردنی بودجەی تەواوەتی بۆ حکوومەت ناکۆکن. ناشزانرێ ئایا لە مانگی سێدا دەگەنە ڕێکەوتنی کۆتایی یان نا. دوو گەنج لە هەرێمی کوردستانی عێراقەوە بڕیاری هەوارگواستنەوەی خۆیان دەدەن و بە هەر چەرمەسەری و کێشە و گرفتێکەوە بێ دەگەنە ئەمریکا. یحیا بەرزنجی لە بەشی کوردی دەنگی ئەمریکا بەسەرهاتی ئەو دوو گەنجەمان بۆ دەجێڕێتەوە. بە خەیاڵ تا هاتووە دوو برا خۆیان و پشتە کۆڵەکانیان لە ناحیەی قەرەداغی سلێمانیەوە بەرەو بەرازیل بڕۆن و لەوێشەوە دە وڵات بەبێ ڕێبەر ببڕن و دوای دوو مانگ بە پێڕۆشن و هۆکارەکانی دیگواستنەوە لە ئەمریکا بگیرسێنەوە. پێشتر ئەم شتانە هەموو حازە کردبوو لە کوردستانەوە، یعنی کەسەکانم دیاری کردبوو بیزەبێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی فەیسبوک و ئەو شتانەی کە بەکارمێنا ڕقم موبایلیانم لابوو چەند ساڵ پێشترم ناسین برادەرایەتیم کردبوون تاولیان دڵنیا بووم کە بەکەڵکەمێن چونکە لەو ڕێگا گیران ئێمە سز نەکراین ئەگیراین بەڕاستی بەکەڵک بوون هاتن بەدەممانەوە. ڕۆژانە لە ئەمریکای لاتینەوە بە هەزاران کۆچبەر ڕێگای سەختی نایاسایی دەگرنەبەر تێپەڕین بە نێو چەندین باندی مافیا و ڕێگای هاتوو نەهاتی جەنگەڵەکان دەگرنەبەر تا دەگەن بە ئەمریکا. ئەم دوو هاوڵاتیە کوردەش تێکەڵ بەو لێشاوە بوون هەرچەندە بۆ ئەمان جوگرافیاکە نامۆ بووە جگە لە شاخەکانی. بەڕاستی پێ هیلاکی کردین یعنی ڕۆژی وا بوو 50 کیلۆمەترمان بە پێ بڕێ تا بگەینە 20 کیلۆمەتر بچینە پێشتر ڕۆژی وا بوو 15 کیلۆمەتر ڕۆشتین ڕۆژی وا بوو 50 کیلۆمەتر ڕۆشتین بەوەی سەختیەکانەوە چونکە هەنێش ڕێگا هەنێ شوێن هەبوو بەڕاستی نەتەتوانی بەتوانای خۆ بڕۆ چونکە ڕێگریان لێ کردیان گێڕایتەوە هەر هەوڵمانەیە ئەگیراین دوو ڕۆژ سز نەکراین 100 کیلۆمەتریان بردینەوە دوای دووە هەمدی سوەرە دەست پێ بکەرەوە لە سفرەوە بڕۆرە ئەو شوێنە هەمان پارە خەرجکەرەوە. هەر بەشمان سزنە لە مەکسیکا ئەمە پێنجەم جارمانە هەر جاری دوێ ڕۆژ دەجنێ. چەند سەیرە مەترسیەکانی ئەو ڕێگایە بینینی گەلە تیمساح یان بینینی جەستەی سادبەوەی ئەوانەی لە جەنگەڵەکاندا مردبوون یان برسێتی و دەستنەکەوتنی خواردن لە جەنگەڵدا یان مانەوەی شەوێک لەنێو زوقمی سروشت و سەختی زوقمی وجدانی مرۆڤەکان کە دەرگای تەرمیناڵەکان لێ نەکردوونەتەوە. جەنگەڵەکان هەر زۆر کۆمیدیانە خۆمان پیاکرد کە هاتینە پانەما لە دارستانی پانەما یعنی ئەوە خێرا ئەڕۆشتی مەجای دانیشتن نەبوو دانیشی بە ئیسراحەت نانخۆی گیانە هێشتی چونکە یەکەم ڕۆژ خەڵکت لەگەڵا بوو دوایەوە دەستیان لێ بەرانیان خۆتان بڕۆن ڕێگەکە دیاری کراوە بۆ شێوەیە بەڕاستی سەخت بوو
شاخەکان زۆر ناخۆش بوو ئەنجا ڕۆژێتر کامل بەناو چەو ئاوا ڕۆشتین چەو ئاو تا ئەژنۆت ئاوا و جاری وا بوو تا ناو قەوت لە شوێنی وایەدا بەزی کەندەڵانی وایتیا بوو بە گوروسیان بۆ دانابوو هەمووی قەوزەی کردبەوە نەلیق بوو زۆربەی کەسەکان لەوانە ئەمردن خۆم چەنەها تەرممە بینی لەو شوێنانە بەوەی هەڵخلیسکانەوە کە قاچیان دانابوو بەوەی ئەوەی ژێر قەوزەی کرد بوو بەردەکان ئەزبوونیان نەبوو قاچیان لە شوێنی خراپادا نابوو بەر بووبوونەوە لە وەشکەوتانەوە مردەبوون من ئەو شتێکە سەرنجە ڕاکێشام زۆر کاریگەر بوو لام جەنگەڵی پاناما بوو لە جەنگەڵی پانامایە ئەڕۆشتین زۆر تەرممان ئەبینی کەلەی مرۆڤ ئەوە شتێکی زۆر سەرکێشی بوو بۆ من کە یام لەو جەنگەڵە ئەمە ئەو سنوورە تەربەم کراوە و دیواربەندەی نێوان مەکسیک و ئەمریکایە چەندین هیوا بە ئومێدەوە دەیەوێت بێتە دیوی ئەمریکاوە دوو هاوڵاتیە کوردەکەش لەوانە بوون خواردنەکانیان زۆر ناخۆش بوو نزیکەی 2 مانگ لەو ڕێگایە بووین شتێکی خۆشمان ناخوارد کە بەدڵی خۆمان بێت 13 کیلۆکەم کرد لەو ڕێگایە دیواری ئەمریکا و بەریش مەکسیکە خێراکەن ڕۆژانە لە ڕێگا سەختەکانی دنیاوە مرۆڤگەلێکی زۆر بەری ڕێگای پڕ مەترسی دەگرن بە هیوای ژیانێکی باشتر دوو کوڕە کوردەکەی قەرەداغیش گەیشتە ئەمریکا وەلێ هێشتا ڕێگایەکی دوور و درێژی دیکەی سەختی یاسایان لە بەردەمدایە هەتا بڕیار بدرێت مافی پەنابەریان دەدرێتێ یاخودنا یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا هاوڕام لەگەڵ یەحیادا ئەم دوو گەنجە گەیشتونەتە ئەمریکا بەڵام چیرۆکەکانیان لێرەدا کۆتایی نایەت و دەشێت شەڕە یاساییەکەی مانەوە لە ئەمریکا یان بەدەستێنانی مافی پەنابەرێتی و کۆچبەری دوای گەیشتنیان هێندەی بڕینی ئەو ڕێگەیە قورس بێ ئەڵبەت ئەگەر ئاڵۆستریش نەبێ. لە وەتای شەڕی حەماس ئیسرائیل دەستی پێکردووە لە مانگی دەی ڕابردووەوە کۆماری ئیسلامی ئێران جەخت دەکاتەوە لەوەی بە هیچ شێوەیەک دەستی لەو شەڕەدا نییە بەڵام بەردەوام ستایشێکی هاندەرانەی هێرشی میلیشیاکانی سەر بە ئێران دەکات لە ناوچەکەدا بۆ سەر بنکەکانی ئەمریکا و هاوپەیمانێتی نێونەتەوەیی لە عێراق و لە سووریاشدا. ئەمریکا بە مافی ڕەوای خۆی دەزانێت وەڵامی کەمەرشکێنانەی ئەو میلیشیاتون ڕەوانە بداتەوە بە ئامانجی پاراستنی سەرباز و بەرژەوەندیەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا. هێزە سەربازەکانی ئەمریکا کاری پێویست و گونجاوی خۆی کردش بە مشتاق زەوات کازم ناسراو بە ئەبوو تەخوا کە ڕێبەری بزوتنەوەی نوجەبا بوو. ئەبوو تەخوا دەستێکی زۆری هەبوو لە پیلانجیێران و هێرشکردنە سەر سەربازەکانی ئەمریکا لەو هێرشەدا کەسێکی تری نوجەبا کوژرا. گرنگە سرنج بدرێتەوەی هێرشەکە بۆ بەرگری لە خۆکردن بووە و هیچ کەسێکی سڤیلیش بەرنەکەوتووە و هێرشێکیش نەبووە بۆ سەر هیچ دامەزراوێکی ژێرخانی. لێدانی هێزە میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراقدا وەک واشنگتن دەڵێ هیچ شتێکەم ناکاتەوە لەو بەهایی عێراقەتی لە لای ئەمریکا و وەک دەڵێ هێزە ئاسایشەکانی عێراق یارمەتی دەرن بۆ ئاشکراکردنی سەرچاوەی سەرەکی هێرشەکانی میلیشیاکان. عێراق هاوبەشێکی گرنگ و بەبەهایە زۆر لە نزیکەوە کار دەکەین لەگەڵ هێزە ئاسایشەکانی عێراقدا وەک بەشێک لە هێزی ئەرکی هاوبەش و چەندان ساڵیشە پەیوەندیمان هەیە لەگەڵ هێزە ئاسایشەکاندا و چەندان ساڵیشە پشتیوانی ئەو هێزانە دەکەین بۆ مەشق و ڕاهێنان پێکردنیان و هەروەهاش ڕاوێژ پێدانیان لەو هەوڵانەی دەیدەن بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم پێکەوەش بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ هاوبەشە عێراقیەکانماندا. هێزە میلیشیایەکانی سەر بە ئێران وەک دەگوترێ بەردەوام لە هەوڵدان بۆ پەرەپێدانی شەڕی غەزە تا تەواوی ناوچەکە بگرێتەوە. ئەمەش هەوڵێکە بەردەوام ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕێی لێدەگرن. ئێمە لە هەوڵی هیچ قەیرانێکی سنووریدانی لەگەڵ ئێراندا قەیرانمان ناوێت لەگەڵ ئەو ڕێکخراوانەدا بەڵام دەستەوەستانیش نابین و ڕێگەش نادەین هەڕەشە و مەترسی لەسەر هێزەکانمان هەبن و بە شێوەیەکی گونجاویش دەیان پارێزین. لە ئەوەها ڕەوشێکدا حکوومەتی عێراق کەوتۆتە بەردەم ئەڵنگاریەکی گەورەوە
لایەنە شیعەکانی سەر بە ئێران جارێکی تر کەوتونەتەوە داوای چوونە دەرەوەی هێزە سەربازیەکانی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا. سەرۆکوەزیری عێراق بە پشتیوانی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پۆستەکەی بۆ یەکلا کرایەوە. چوارچێوەی هەماهەنگیش لە مەیدانی سیاسی عێراقدا وها ناسراون بەلای ئێرانە دایدەشکێنێ. جەخت لە سووربوونی خۆمان دەکەینەوە لەسەر هەڵوێستی جێگیرمان بۆ کۆتایی هێنانی ئەرکی هاوپەیمانەتی نێونەتەوەیی پاش ئەوەی ڕەواییمانەوەی تەواو بووە. ئێمە لە پرۆسەی دانانی وادەیەک داین بۆ دەستکردن بە وتیوێژ لە ڕێی لیژنەیەکی دوولایەنیەوە بۆ دەستنیشانکردنی ڕێوشوێنەکانی کۆتایی هێنان بە بوونی هاوپەیمانان. ئەمە وابەستەیەکە کە حکومت لێی پاشگەز نابێتەوە و فەرامۆشی هیچ شتێک لەو بابەتانەش ناکات کە بەشێکن لە سەروەری خاک و ئاسمان و ئاوی عێراقی خۆشەویستمان. لە ساڵی 2010دا بوو حکوومەتی ئەو کاتێ عێراق کەوتە ژێر فشارێکی قورسی هەندێک لایەنەوە تا هێزەکانی ئەمریکا لە وڵاتەکەدا بکشێتەوە. ئەو کاتەش هەندێک لایەنی عێراقی ئاگاهیان دەدا بەوەی هێشتا عێراق نەکەوتۆتە سەر پێی خۆی تا بتوانێت بە تەواوەتی جڵەوی وڵاتەکە لە دەست بگرێ. هەر چۆنێک بێ بە پێی ڕێکەوتنێکی ئیستراتیژی لە ساڵی 2011دا هێزەکانی ئەمریکا دەستیان بە کشانەوە کرد. برادلی بۆمان سەرۆکی بەشی هێز و دەسەڵاتی لەشکری و سیاسیە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان. برادلی لە لێکۆڵینەوەکانیدا سەنگی خستوەتە سەر استراتیژیەت و سیاسەتی بەرگری ئەمریکا. ئەم میوانەی ئەم ڕۆمان پێشتر بۆ زیاتر لە 10 ساڵ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بۆ لە سیناتی ئەمریکا و هەروەهاش لە زانکۆکانی وەک ئەکادیمیای لەشکری ئەمریکا وەست پۆینت زانکۆی جۆرج تاون وەک یاریدەدەری پرۆفیسۆرکاری کردووە و وانەکانیشی تایبەت بوون بە سیاسەت و استراتیژەتەکانی ئەمریکا. براد سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت دەستبەجێ دەچمە پرسیاری یەکەمم. ئەوانەی داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەکەن لە عێراقدا ئایا تێگەیشتنیان هەیە لەوەی ئێستا لەو ناوچەی جیهانە چی ڕوودەدات؟ سپاس بۆ ئەم دەرفەتە و بەشداریکردنم لەم بەرنامەیەدا. زۆریش خۆشحاڵم. پرسیارێکی زۆر گرنگە کرد. ئەمە پێویستی بە لێکدانەوەیەکی استراتیژی هەیە و بەلای منیشەوە بریتیە لەمە. هێزە سەربازەکانی ئەمریکا لەسەر داوای حکوومەتی عێراقی دەبێن تاوەکو یارمەتی حکوومەتی عێراق بدەن بۆ شکست پێهێنانی داعش. بەڵێ دەوڵەتە خلافەتەکەی داعش ڕوخێنا، بەڵام داعش وەک ڕێکخراوێکی تیرۆریستی و بە دڵنیاییشەوە ئایدۆلۆژیای داعش هەرماون. جاوە گوتم ئەمریکا لەسەر داوای عێراق لەوێیە و دەیان ساڵیشە کۆماری ئیسلامی ئێران هەوڵ دەدات تا ئەمریکا یان هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا نەمێنێت. بێگومان ئەو استراتیژیەتەی ئێران هەوڵی بۆدا لە پێناو ئەوەدایە وڵاتانی دراوسێ بنکۆڵ بکات و بیان خاتە ژێر هەژمونی تارانەوە. بەڵام بڕوانینی من ئەوەی ئەمریکایان بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەیەوێت ئەوەیە عێراق دەوڵەتێکی سەقامگیری بەهێزی خاوەن سەروەری بێت. ئەمەش جیاوازی نێوان ئێران و ئەمریکای. ئێران دەیەوێت حکومەتێکی کارتۆنی هەبێت لە بەغدا و لەشە دەساتی تاراندا بێت. ئەماش وە گوتم جیاوازەکەیە لە ڕوانینی ئەمریکا و ئێراندا بەرامبەر عێراق. باشە بەڕای تۆ لە ساڵی 2011ەوە کە ئەمریکا دەستی کرد بە کشانەوە لە عێراق داواتە هێزە سەربازیەکان هێزە شەڕکەرەکان پێت وایە عێراقیەکان گەیشتە بنە ئەو خاڵی کە بتوانرێ بگوترێت دەتوانن کاروباری وڵاتەکە بە تەواوەتی بە تایبەتی لە ڕووی ئاسایشیەوە بەڕێوەبەرن؟ ئەوە شتێکی باش بوو. ئاماژەت بەو کشانەوەی ساڵی 2011 کرد. ئەو کاتە لە سیناتی ئەمریکا کارمە کرد. باش لە بیرمە پسپۆرانی لەشکری لە پەنتاگۆن پێشنیازیان ئەوە بوو کە بەڕێوەبەرایەتی ئەمریکا هێزەکان نەکشێنێتەوە. ئیتر ئەوە بوو بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما دەستی کرد بە کشانەوەی هێزەکانمان. بەڵام چی ڕوویدا؟ ژمارەیەک شت ڕوویاندا تا گەیشتە دەوڵەتە خلافەتەکەی داعش. ئەوەش بووە مای گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2014دا و بە ژمارەیەکی زیاتریشەوە. ئەوجا ئەو هێزانە بوونە هاوپەیمان لەگەڵ دۆستە کوردەکانمان و لەگەڵ حکومەتی ناوەندیدا بۆ لە ناوبردنی خلافەتەکەی داعش. ئەمە خاڵە گرنگەکەیە. کاتێک ئەو شتە فەرامۆش دەکرێت کە لەسەر زەوی ڕوودەدات، کاتێک هەڕەشە و مەترسیەکان فەرامۆشەکرێن، کاتێک بڕیاری کشانەوە لەسەر بنەمای سیاسی دەبێت نەک لەسەر بنچینەی کە تواری ئاسایشی و
ئەو هەڕەشە و مەترسیە ئاسایشیانەی کە هەن ئەوە بێگومان شتی خراپ ڕوو دەدەن پاش ئەوەی هێزەکانی سەر بە ئێران کەوتنە هێرشکردنە سەر هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە سووریاشدا کە لە ناوەڕاستی مانگی دەی ڕابردووە زیاتر لە 135 هێرشیان کردووە جا نازانم چاوەڕوانی چی دەکەیت ئەگەر یەکێ لە ماڵی خۆتدا 135 جار هێرشت بکاتە سەر چی دەکەیت هەموو جارێکیش کاربەدەستان لێرە و لە بەغداش داوایان دەکرد بابەز بێت و ئەو هێرشانە ڕابگیرێن و ئەگەر ئەو هێرشانە ڕانەگیرێن ئەوە داکۆچی لە هێزەکانی خۆمانەکەین باشە بەڕای تۆ واشنگتن کۆشکی سپی بەڕێبەرایەتەکەی سەرۆک بایدن دەکەوێتە ژێرباری بڕیارێکی ئاوەهاوە کە لە عێراق بکشێتەوە و بەرژەوەندی استراتیژیەکان هەمووی وەلاوە بنرێت و کشانەوە بە ئەرچی سەرەکی دابنرێ پێم وایە هێزە ئاسایشەکانی عێراق پەرەسەندنیان بەخۆبینیوە ئەمە وەک بەشێکی تری وەڵامی پرسیاری پێشوت بەڵام بەڕوانینی من هێشتاش هەندێک یارمەتیان پێویستە ئەماش شتێک نییە بڵین ڕخنەگرتنە لەو هێزانە دەزانین هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆ ڕاوێژکردنی هێزە ئاسایشەکان لەوێن ڕاوێژ لە پێناو باری ئاسایشی عێراقدا و بە تایبەتی شکست پێهێنانی تەواوەتی داعش هێندەی منیش ئاگادارم تا کاتی تۆمارکردنی ئەم بەرنامەیە هیچ داوایەکی فەرمی بەغدانیە لە واشنگتن تا هێزەکانی ئەمریکا بکشێنەوە سەرۆکوەزیرانی عێراق هەندێک تێبینی خۆیدا بوو بەڵام هاوکاتیش پۆلەتیکۆ لە زاری سەرۆکوەزیرانی عێراقەوە دەنووسێت و سەرۆکوەزیر داوا لە واشنگتن دەکات و دەڵێت واشنگتن نامانێت بکشێتەوە جا ئەمە یەکەم جار نییە سیاسیەک بۆ ڕایگەشتی ناوخۆ شتێک بڵێت و بەڵام لە پشت پەردەوە شتێکی تەواو جیاواز بڵێت و ئەو شتەش دەڵێت کە بڕوای پێێتی چونکە دەزانێت کشانەوەی ئەمریکا بە مانای کارەساتە بۆ عێراقیەکان کە یەکێک لە ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی خەلافەتەکەی داعشە و هەروەهاش ئەو کشانەوەیە وەک دیاریەک دەبێت بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ داعشیش براد یەکێ لە خاڵەکانی ترکە ئەمێ لەگەڵ جەناب تا باسی بکەم هەر سەبارەت بەم مەسلەی کشانەوەیە ینی وەکو بڵێ سیاسەتێکی بانێکە و دوو هەوایە دەیبینین ئەمریکا کاتێک کە هێرش دەکاتە سەر میلیشیاکان هێرشی کردووەتە سەر ئەوانەی کە پێشتر پەلاماری هێزەکانی ئەمریکایان داوە ئەوانەی کە دەیانەوێت زیان لە هەموو بەرژەوەندیەکانی نەکەر ئەمریکا وڵاتانی ڕۆژاواژ بدەن بەڵام لە لێدوانەکانی سەرۆکوەزیری عێراقا ئەوەندە تون نییە بەرامبەر بەو هێرشانە هێندەی ئەوەی کە بەرامبەر بە کشانەوەی ئەمریکا قسەی لەسەر کردووە ئەوەی کە ئێمە گوێبیستی بووین من باسم لە راپۆرتەکەی پۆلۆتیکۆ نییە لێرەدا باسم لەو قسانەیە کە بۆ ڕای گشتی عێراقیەکانی دەکات ئەمە خاڵێکی گرنگە و تێگەیشتنیشم هەیە بۆ ئەو ڕەوشەی حکوومەتی عێراق تایدایە بە تایبەتیش کەسەی دەکەین و دەبینین ئێران دزەی کردووەتە ناو حکوومەتەکەەوە و سەرۆکوەزیرانش هەوڵ دەدات خۆی هاوسەنگانە نیشان بدات و درێژەش بەدەسەڵات و بە هاوپەیمانێتەکەی خۆی بدات جا بۆیە بە ئاشکرایی شتێک دەڵێت و بە چرپە شتە تایبەتیەکان دەڵێت من ناتوانم لە بری عێراقیەکان قسە بکەم و من هاوڵاتیەکی ئەمریکاییم دڵنیام لەوەی زۆربەی عێراقیەکان دەیانەوێت حکوومەتێک لە بەغدا هەبێت زیاتر نوێنەرایەتی بەرژەوەندەکانیان بکات ناک نوێنەرایەتی بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران با نمونەیەکی سادە باسکەم ئەگەر یەکێک بانگێشتت بکات بۆ ماڵەکەی خۆی وەک ئەوەی عێراق کردی و بانگێشتی ئەمریکای کرد ئیدی ئەوە بەرپرسیارەتی خۆتە بیان پارێزی وەک خاوەن ماڵیش بەڕژدی ئەو بەرپرسیارەتیە لە ئاستۆ دەگرێت جا بڵێ لە ئالەنگیریە سیاسەکانی ناو بەغدا تێدەگەم دڵنیاشم لەوەی ئەمریکا ڕێز لە سەروەری عێراق دەگرێت ئەمریکا عێراقێکی سەقامگیر و ئاسایش و سەروەری دەبێت بەڵام ڕێگەش نادات بەردەوام و بەردەوام هێرش بکرێتە سەر هێزە سەربازەکانی و هیچیش نەکات جا ئەگەر یەکێک ڕەخنەیان ناڕزایی هەیە لە قسەکانم ئەوە با لە خۆی بپرسێت ئەگەر لە ئاوەها ڕەوشێکدا بێت خۆی چیەکات براد من دەگەڕێمەوە بۆلات عێراق داوای دانوستان و دانانی دواوادە دەکا بۆ ئەگەر و نەگەری ئەو کشانەوەیە وەک دەڵێ بە عێراق نەبێتە وێرانەیەک بەوەی قەیرانەکانی ناوچەکەەوە
هەرچی هاوپەیمانێتی دژە داعشتەوە بووە جا با لەسەر وادەیەک ڕێک بکەین و هەر بەڕاستی با خێراییش ئەوە بکەین تا زۆری تر نەخایەنێت و هێرشەکانیش هەر بەردەوام بن هەمیشە دووبارەمان کردوتەوە پێویستە عێراق دوور بخەینەوە لە قەیرانە ناوچەی و نێونەتەوەیەکانیش ئەمەش هەر تەنها لە بەرژەوەندی عێراق نییە بەڵکو بۆ ناوچەکە و بۆ سەرانسەری جیهانیشە. بەخدا ئەمریکا بە وڵاتی دوژمن ناودێر ناکە بەڵام وەک دەڵێ دەخوازێت سەروەری خۆی بپارێزێت و ڕێگەش بگرێت لەوەی درست بکەوێتە ناو پەیوەندیە دوولایەنیەکانیانەوە. ئێمە پێویستمان بە تەواوکردنی پرۆسەی سەروەری عێراقیە لەسەر هەموو خاک و ئاو و ئاسمانی وڵاتەکەماندا لە ژێرسایی هێزێکی ئاسایشیدا کە بتوانێت ئاسایش و سەقامگیری بپارێزێت و هاوکات ئامادەیشین بۆ هاوکاری ئاسایشی لەگەڵ هەموو وڵاتاندا بە ئەمریکاشەوە. ئەمریکا دوژمنمان نییە و ئێمەش لە شەڕدانین لەگەڵ ئەمریکا بەڵام ئەگەرم پشێویانە بەردەوام بن ئەوە هیچ گومانێکی تێدا نییە کە لێن دەخاتە ناو ئەم پەیوەندیانەی ئێستامانەوە. ئەگەر چی عێراق دەڵێ سربەخۆیانە ئەو داوایانە دەکات بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکاش بەڵام زۆر جاریش هەر لە ناو عێراقەوە گوتراوە ئەو داوایانە هێندەی ئەوەی ئێرانین هێندە عێراقیانە نییە. بەردەوام ڕوانینی خۆمان ڕاگەیاندووە بۆ دەسەڵاتدارانی وڵاتانی ناوچەکە بە عێراقیشەوە و وتومانە بوونی ئەمریکا جا بە هەر هۆکار و بیانوویەکیش بێت نابێتە یارمەتی دەر و پاراستنی سەقامگیری لە ناوچەکەدا. ئێستا کاتی ئەوەیە هێزە سەربازەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. ئەگەرچی دەگوترا ئەو هێرشانەی دەکرێنە سەر پێگەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراقدا یەکێکە لە لێکەوتەکانی شەڕی غەزە بەڵام میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران دەڵێن ڕێکەوت دوایی کردووە ئەو هێرشانەیان هاوکات بێ لەگە شەڕی غەزەدا. ئێمە وەک هێزی بەرگری لە عێراق هەوڵەکانمان بەردەوام دەبن بۆ دەرکردنی هەموو هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە هەندێک وڵاتی تری ناوچەکەشدا ئەگەر هەموو ناوچەکەش نەبێت. براد سەرۆکوەزیری عێراق داوای پاراستنی سەروەری وڵاتەکە دەکات بەڵام ئەوەی کە لە بەغداش باز دەکرێت ینی زۆر کەس لە بەغدا ئاماژە بەوە دەکا حکوومەتی نێوەندی بەهۆی پاشخانە سیاسیەکەەوە نەیتوانیوە کۆنتترۆڵی میلیشیا لە یاسا دەرچووەکان بکات. ئەی چۆن نەتوانێت سەروەری بپارێزێ؟ دەزانی ئەگەر ئەو پۆستەی سوودانی بە من بدێت ڕازگویانە دەڵێم نایکەم و وەریشی ناگرم چونکە کاتێ بیر لە کرۆکی دەوڵەت یان وڵاتێکی سەروەرەکەیتەوە ئەوە بپلەی یەکەم دەسەڵات و کۆنتترۆلکردنی هێزەکانە. لە عێراق هێزەکانی حەشری شعبیت هەن بە تایبەتیش کە ئێران پشتیوانی لەو هێزە میلیشیاییە دەکات بەغدا هیچ کۆنتترۆڵێکی نییە بەسەر ئەو هێزاندا هەرچەندە دەگوترێت هەیەی بەڵام لە ڕاستیدا نیەتی. زۆربەی پێکاتەکانی ئەو هێزە فرمانەکان لە کۆماری ئیسلامی وەرەگرن. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ یەکێکدا و توێژمان هەبوو ئەو کەسا پشتیوانی لە ڕوانین و هەڵوێستەکانی ئێران دەکات. جاوتی نمونەیەکم بدەرێ کە ئێران مەترسیە بۆ سەر سەروەری عێراق. منیش وتم ئەو هێزە میلیشیانەی لە عێراقن چونکە ئێران هەرچێکی بوێت ئەو میلیشیانە بۆی دەکەن و فرمانەکانیش هەر لە ئێرانە وەرەگرن. جا ئەگەر ئەوە پێشێلکردنی سەروەری نەبێت ئەوە ئیتر نازانم پێشێلکردنی سەروەری چییە. ئەو موشەکانی ئێران گرتنیە هەولێر لە هەرێمی کوردستان ئەگەر پێشێلکردنی سەروەری نەبێت ئەی چی پێشێلکردنە؟ ئەوەش یەکەم جار نییە موشەکەکانی ئێران سنووری نێونەتەوەیی ببەزێنن. لە 2020دا بیدیمان و بەردەوامیشە لەو پێشێلکردنانە ئێران ئەوانەی سەر بە تارانن لە عێراقدا بەکار دەهێنرێت بۆ هێرشکردن سەر هێزەکانی ئەمریکا. ئەمریکاش سنگفراوانیەکی ئازایانەی نیشانداوە لە کاتێکدا دوودڵیش نییە لە وەڵامدانەوەی ئەو هێرشانە و وەڵامیشی دایەوە چونکە بەغدا نەیتوانی بەو ئەرکە هەڵسێت. ئەو جا ئێران ئەو وەڵامی بەرگری لە خۆکردنە بەکار دەهێنێت بۆ فشاخستنە سەر بەغدا تا هێزەکانی ئەمریکا بکشێنەوە. هەر سەبارەت بە پرسی سەروەری عێراق لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ چاودێرێکی عێراقیدا منیش لە توێژدا بووم خۆ بەخۆ قسەمان دەکرد. پێی وتم وتی هەندێک خاڵ زۆر گرنگە کە حکوومەتی عێراق وەکو بڵێ زەمینەی بۆ بڕەخسێنێ تا بتوانێت سەروەری خۆی بپارێزێ. لەو خاڵانە کە ئاماژەی پێکرد ڕاگرتنی ئەم تۆپباران و بردومانکردانەی کۆماری ئیسلامی ئێرانە ینی بۆ خۆ دەزانی درەنگانێکی ڕۆژی دووشەممە 11 موشەکی ناوە بە شاری
هەولێرەوە دەڵێ بنکەی مۆساد لەبەیە بەڵام خەڵکی سڤل بوونە قوربانی ئەو 11 موشەکەی کە ئێران پێوەی ناون. بێژگە لەوە باز لە بوونی بنکەی لەشکری تورکیا دەکەن لە قوڵایی 80 کیلۆمەترە. ئەلبەتە لەسەر ژمارەکە ناکۆچیە چەند بنکە لەوەیە بەڵام ئەویان بابەت نییە. جەم پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە ئەم حکوومەتەی سوودانی دەتوانێت چی بکات چه هەنگاوێک بنێ بۆ پاراستنی سەروەری عێراق؟ ئەمە پرسیارێکی جوانە بەڵام باسکردنی سیاسەتی ناوخۆی عێراق بواری من نییە تا قسەی لەسەرکەم. ئەوەی بتوانم بیڵێم و هێندەی لە توانامدایە بەڕوونی باسی بکەم ئەوەیە کە موشک هاویشتنی ئێران لە ناو خاچی ئێرانەوە بۆ عێراق ئەوە خۆی لە خۆیدا ڕاگەیاندنی شەڕە بەبێ هیچ چەند و چوونێک بڕیاری شەڕە. جا با ئەمە کورکەینەوە بزانین چیمان لەبەردەستە. کۆماری ئیسلامی ئێران هێزی سربەتاران دروست دەکات لە عێراقدا و وەک بەکرێگیرا و بەکاریان دەهێنێت بۆ بنکۆڵکردنی سەروەری عێراق و بۆ هێرشکردنە سەر میوانەکانی عێراق تا بەغدا و عێراقیش لاواز بکرێت تا هەوڵی چونەدەرەوەی ئەمریکا بدات. بێ لەوەش ئەوە تا کۆماری ئیسلامی ئێران هێرشی موشکی دەکات لە 2020ەوە. ئەو هێرشانەش کاریگەری هەبووە بەسەر زیاتر لە 100 سەربازی ئەمریکاییەوە. جا ئایا سوودانی دەخوازێت چی بکات و چیش دەتوانێت بکات بەڕاستی نایزانم. بەڵام هەنگاوەکردەیە گرنگەکە لە هەڵسەنگاندنی ئەو بابەتانەدایە کە باسم کردن. بابەتە هەرە گرنگەکەش ئەوەیە ئێران دەوڵەتێکی کارتۆنی دەوێت لە بەغدادا بە شێوەیەک بتوانێت باڵی بەسەردا بکێشێت و کۆنتترۆلی بکات و هەروەهاش بنکۆڵی بکات. جا ئەگەر من عێراقی بوومایە هەرگیز بەوە قایل نابووم. دەشزانم ئەو نزیکەی 2500 سەربازی ئەمریکا لە عێراقن ڕێگەیان لەو پلانانەی ئێران گرتووە و ئەگەر ئەو سەربازانش بکشێنەوە ئەوە ئێران بەهێز دەبێت و هەروەها داعشیش بەهێز دەبێت. براد دەگەڕێمەوە بۆ دۆسەی کشانەوەی ئەمریکا لە عێراقدا هەندێک جار لێرە لە واشنگتن شتێکم بەرگوێ دەکەوێ دەگوترێ ئەگەر بێت و ئەمریکا لە عێراق بکشێتەوە ئەوە سزا دەسەپێنرێتە سەر عێراق. وایە؟ پێم وایە ئەوە بیرکردنەوەیەکە لە جێی خۆیدا نییە و سەر ڕۆیانەشە چونکە پێم وایە بەڕێوەبەتی بایدن و دەستە و تیمە ئاسایشەکانیش لێرە لە واشنگتن لەگەڵ کشانەوەی هێزەکانماندانین بەهۆی ئەو خاڵانەوەی باسم کردن و لە ڕاستیشدا پێش ناچێت کشانەوەیکی دەست بەجێیی لە ئارادا بێت چونکە دەزانین کە خودی سەرۆکوەزیریش وەک باس کراوە لەگەڵ ئەو بابەتە نییە کاتێکیش باسی دەکات ئەوە لەبەر هۆکاری ناوخۆیە. هەر بۆیە ئەوەی باز لە سەپاندنی سزا دەکات لەوانەیە زانیارێکی ئەو تۆی نەبێت یان لەوانەیە بیانەوێت تەوژمێک بدەن بە ڕوانینی ئێران. لە ئێستادا پێویستە سەنگی بخەینە سەر بەرژەوەندی هاوبەشی ئەمریکا و عێراق و ئەو هاوبەشیە گەورەی ئەمریکا هەیەی لەگەڵ کووردا و هەروەها با سەنجیە سەرەکیەکە لەسەر ئەوە بێت کە کۆماری ئیسلامی ئێران ڕێز لە سەروەری عێراق ناگرێت. براد سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئازیزانم دوای ناوبڕێک دەگەڕێینەوەلاتان. دانالد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە ئەستانی ئایەوە یەکەم سەرکەوتنی خۆی تۆمار کرد لە هەڵبژاردننی بەرایی کۆماریەکاندا بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. ئەم سەرکەوتنەی دانالد ترامپ هاوکاتە لەگەڵ ئەو دەیان داوای یاساییەی لەسەری تۆمارکراون. ترامپ یەکەمین سەرۆکێکی پێشووی ئەمریکایە کە ڕوبەڕووی ژمارەیە تاوان کرا بێتەوە و سەرکەوتنەکەیشی لە ستانی ئایەوە سەرکەوتنێکی بێپێشینەیە و پێگەی ترامپی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم ساڵدا زۆر بەهێز کردووە. ئەمە بێلەوەی هەتا ئێستاش لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا ترامپ زۆر لە پێش ڕکابەرە کۆماریەکانەوەیە. لە بەشێکیش لە ستانە سەرەکیەکانیشدا لە پێش کاندیدەکانی دیموکراتەکانیشە. ترامپ زیاتر لە نیوەی دەنگەکانی ستانی ئایەوەی بەدەستێناوە. ڕۆن دێ سانچێز فەرمانڕەوای ستانی فلۆریدا بە پلەی دووەم دێت لە هەڵبژاردنە بەراییەکەی ئایەوەدا بەڵام
بە جیاوازیەکی زۆری دەنگەکان. نیکی هێلی باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ UN بە پلەی سێەم دێ، بەڵام هەردووشیان شکستیان هێنا لەوەی ببنە کاندیدێکی سەرەکی بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا. بۆ زانیاری زیاتر لەسەر هەڵبژاردننی بەرایی کۆماریەکان لە ستانی ئایەوە ڕوو دەکەینە ستانی نیویۆرک و لەوێش دەچینە لای دکتۆر سەلاحەدین ئەحمەد لە زانکۆی یونیەن کۆلێژ. دکتۆر سەلاحەدین لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. دکتۆر سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. سەرەتا ژەمەوێ بزانم بۆچی لە پرۆسەی دەستنیشانکردنی کاندیدی کۆماریەکاندا بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا ستانی ئایەوە ئاوەها گرنگە. بەڵێ دەروەکومان نزانین گرنگی سەرکی ئایەوەوەیە کە دەستپێکی ئەو هەڵبژاردنە بەراییانەیە و با بڵێن جۆرێک لە پێشبینیکردنی قۆناغەکانی تری پێوە دیارە لە ڕووی با بڵێن سەرگەرمی جەماوەریەوە، لە ڕووی پشتگیری معنەویەوە، لە ڕووی دەنگ و بەبیرکردنەوە و با بڵێن بۆچوونی ئەوانەی کە هێشتا خۆیان یەکلا نەکردووەتەوە لە ناو با بڵێن لایەنگرانی ئەو پارتیا بە تایبەتی. بەڵام جگەل لە هەموو ئەوانش لە ڕووە مادیەکەیەوە ئەوەی کە لە ئایەوە دەنگێکی باش بەدەستنێنێ پشتگیری مادی لە دەستەدات لەلایەن ئەوانەوە کە با بڵێن بە تایبەتی و سەرمایەدارانی کە کۆمەکی ماڵی ئەو کەساکەن کە خۆی کاندید کردووە بۆ سەرۆکایەتی بۆ دوایی. یعنی لەوێ با بڵێن مەسەلەیەکی جگار گرنگ و حساسێ لەبەرەوە ئایەوە تا حدێکی زۆر مەرجە 100% شتەکانی دوایی دیاری بکات، بەڵام تا حدێکی زۆر ئەو با بڵێن ڕکابەرەی یەکەم و دووەم و سێم دیاریەکات. بەڵێ دیاری دەکا، بەڵام جیاوازیەکە ئێجگار زۆر بوو بە تایبەتی لە نێوان دەنگەکانی ترامپ، دەنگەکانی دیسانتێس و هەروەها نیکی هێلیدا. ئەو جۆرە ئەنجامە ینی ئەکرێ وەکو ئاماژەیەک سەیریکەین کە دەرفەتێکی ئەوتۆ بۆ دیسانتێس وە بۆ نیکی هێلی نەمایەوە. بەڵێ دیارەوە بۆ چوونی سەردەستە بۆ چوونی زۆر باوەیە کە لە ڕاستیە ئێستاوە دیارە ترامپ ئەبێ بە کاندیدی کۆماریەکان. دیار بە بۆ چوونی من ئێستا ترامپ لە کۆماریەکان لە حیزبەکە خۆی گەورەترە و لەبەرەوە ئێستا گەر ئەو تەنانەت با بڵێن ئەو پراوێزانەی ناو کۆماریەکان کە ترامپیان ناوێت تەنانەت ئەگەر ئێستا هەچ شتێک بکەن تازە پێم وایە زۆر درەنگە بۆ هەرجوڵەیەکی وە. هەموو گرەوەکە هاتۆتە سەر ئەوەی کە ترامپ ببێ بە کاندید و ئەگەر ترامپ نەبێ بە کاندید لەو باوەڕێم کە با بڵێن لە ناو کۆماریەکانە دیسان درزی زۆر گەورەتر پێیابێ کە کەس تا ئێستا بۆ ناچێ بوێرێ یا زاد بکات کە خۆی لەو مەسەلانەش بدات. لەبەرەوە هەتا گەر تێبینی بکەی تاکو ئێستا لەو منازەرانەشە کە ڕوویدا لە ئایەوە هەمووان خۆ لە ترامپ ئەپارێزن لەوە ڕەخنەگرتنی جدی لە ترامپ. تا ئەمە سەرڕایەوەی کە ئەگەر کاندیدێک هەبێ کە زەمینەی ڕەخنەگرتن لێی زۆر فراوان بێت ترامپە لەبەر کۆمەڵی هۆکارکە بوومانەی زانین. بەڵام دکتۆر ینی وەکو باسیش دەکرێت بە تایبەتی لە میدیای ئەمریکادا ئاماژە بەوە دەکرێت کە هێشتا ئەگەرێک ماوە لە کۆنگرەی کۆماریەکانە دەنگ نەدرێت بە ترامپ. ئەگەر وا بوو ئەگەر وا دابنین جەنابەت دەڵێ درزێک دروست دەبێت. من دەپرسم ئایا ئەو درزە وەردە چەرخێ بەوەی کە بڵێن دابەشبوونێکی تەواوەتی لە ناو کۆماریەکانە ببێ؟ بەڵێ ئەگەر شتێک دیارەوە گەرێکی ئێجگار لاوازە، بەڵام لەو حاڵەتەشە شتێکی وا دروست دەبێت کە کۆماریەکان
با بڵێن سەرەتای مێژوویەکی ترە بێت بۆ ئەو حیزبە جا بە دروستبوونی جوڵانەوەیکی حیزبێکی تر بێت یان جۆرێک لە ڕێکخستنەوەی ناوخۆی ئەو هێزی با بڵێن پەیوەندیەکانی هێز و دەسەڵات لە ناو ئەو حیزبەیە بێت ئەو حیزبەی پێشووی پێش ترامپ زمانی پێش ترامپ ئەوە تیاچوو ئەو ڕۆژگارە نەماوە پێم وایە تەنانەت سەردەمی سیاسەتکردن و هەڵبژاردنیش لە ئەمریکا ئێستا سەردەمێکی ترە ئێستا بە تەواوەتی قۆناغێکی ترە و هەر لەو پەیوەندە شایانی تەنانەت بەنسبەت دموکراتەکانەوە بایدن بەواچێ ینی نوێنەری یا دوان نوێنەری ئەو سەردەمەی پێشوو بێت ئێستا ینی لە کاتێکین کە تەنانەت ئەولەویەتی با بڵێن دەنگدەری ئەمریکی بە تەواوەتی گۆڕاوە لەگەڵ ئەو سەردەمەیە کە با بڵێن بایدن لێوەی بەهات ئەکرێ بە کورتی پێم بڵێ ینی ئەو گۆڕانانە چییە کە دەڵێ لە پرەنسیپەکانی دەنگدانیشدا گۆڕاون بەڵێ دیارە بەگشتی پەیوەندی بەو شتەوە هەیە کە زۆر بە کورتی ئەوەی کە پێڵێن پۆپولیزم با بڵێن بەڵام ئەوەی پێشوو با بڵێن تاکو سەردەمی پێش ترامپ تاکو لەحزەی ترامپ جۆرێک لەو سیاست و بیرکردنەوە و دنیابینیەی سەردەمی شەڕی سارد زیاتر سەردەست بوو ئێستا بە تەواوەتی شتەکان گۆڕاون یان بۆ نمونە تەنانەت لە ئایەوە کە ویلایەتێکی سەرسنووری شنیە مەسەلەی کۆچبەری لە سەرووی هەموو مەسەلەکانی ترەوە بوو تەنانەت لە سەرووی مەسەلەی ئابووریشەوە ئەم شتە دیارە ئەمە جۆرێک لە چەپۆلێکی جیهانیە بە تایبەت لە ئەوروپا لە برازیل لە مەکسیک و گۆزانی کە زیاتر خەریکە پەرەسێنێت زیاتر خەریکە خەڵکی ڕاسترە و لە خۆی کۆکاتەوە و سیاست بە شێوەیەکی گشتی بەرەو ڕاستڕەویە بات. دکتۆر ئەگەر هاتوو دانەڵد ترامپ بۆ کاندیدی سەرەکی کۆماریەکان بۆ ئەم هەڵبژارنەیە کە بڕیارە لە مانگی 11دا بکرێت پێت وایە گۆڕانێک لە ئەرکەکانی هەڵمەتی هەڵبژاردننی جۆ بایدندا بێتە ئاراوە چ گۆڕانێک دروست دەکات بەڵێ دیارە ئێستا دموکراتەکان ئەوەی با بڵێ ئەوانەی کە ستراتیجی دموکراتەکان سازەکەن و ئامادەیەکەن حتمما ئەوە پرسیارێکی گرنگە بوویان ئەو پرسیارێکی سەرەکیە کە خۆیان پێوە سەرقاڵ کردووە بەڵام تاکۆم لە حەزێ جگە لە تەکنیکی هەڵمەتی هەڵبژاردن کۆمەڵە شتی کە هەیە کە بەوە ئەچێ گروپی پشتیوانی ترامپ هەیان بێ کە شتێکی با بڵێن کۆمەڵە شتێکی زۆر تایبەتە کە دیسان پەیوەندی بە پۆپولیزم و جۆری قسەکردن و جۆری تێکەڵبوون لەگەڵ ئەو دەنگدەرانە تەنانەت بێلایەنەکان لە ئەمریکا و تەرکیزی ئەوان لەسەر ئەو دێمۆگرافیانەی کە بە شێوەیەکی گشتی لەلایەن سیاسەتکاری ئەمریکیەوە پشتگوێ خراوە ئەمە کۆمەڵ شتێکە کە ئێستا پێم وان نییە دموکراتەکان و ئەوانەی کە هەڵمەتی هەڵبژاردن بۆ بایدن بەڕێوە ئەبن بتوانن بە شێوەیەکی گشتی با بڵێن دەسەڵاتیان بەسەرا بشتێ یان ممارەسەی بکەن بە شێوەیەکی کاریگەر ڕەنگە بوو ئەوەش ئێستا درەنگ بێ بەڵام دیسان ئەوان استراتیجی خۆیان هەیە و خەڵکانی تایبەتمەندیان هەیە بۆ ڕێنمایی و بنکەی تایبەتمەند هەیە بۆ ڕێنماییکردنی ئەو شتانە پێم وانێ مفادەی گەورە لەوێ. دکتۆر دواپرسیارم بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەری سەرکەوتنی بایدن لە بەرامبەر ترامپدا چەندە؟ ڕاستی نازانم بەڵام پێم وان نییە زۆرە یعنی ئەگەر هەژ بێ ئەگەر سەریشکەوێ سەرکەوتنەکە دیسان زۆر بە پەراویزێکی کەمە بێت
کەواتە ینی ساڵێکی پڕ ڕووداوە بێت. بەڵێ دکتۆر سەلاحەدین زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتن ئەمەتەیەدا زۆر سوپاست دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێت.